ئەی باوکە ڕۆز سەمەد چۆن ماڵێک هاول کردم سەمەد چۆن پارە و پولە پێنێشتم سەمەد چۆن ماڵەکەم بووە بە میوانخانە سەمەد چۆن تووشی کردم بە تووشی ئەم ئیسعاجانەوە سەمەد دەیەخوا بەخێر بێ خۆ حافستان بێ بەقوربانە بە یەخوا بەخێر بێ خوا سەبووری بە خۆ حافستان بێ خۆ حافستان بێ ئەرێ ماڵە ئاوا بێ سمێڵی ئەڵەی فڵچەی تە لە ماڵە بە قوور نەژینێ یاخوا بەخێر بێ خۆ حافستان بێ یاخوا کاک مەجید چیمان هەیە بوونی وەڕۆ وەڵڵا بایەشتان پێ بڵێ نە خێزانم لە ماڵە نە خواردنم ماوە نە برنجم ماوە لە بەرووی بە تەمای خواردن نەبن فەرمو دەرگاکە کراوەتەوە خۆ حافستان بێ ناشتوانین داوایکەی کاکە خواتان لەگەڵ ئەرێ مەجید دەرم سەمەد بە چ مرد دەوە کۆرە 2000 جارە بۆ جێڕاتەوە هەستم چنە دەرەوە کاکا هەستا دراوسێت هێر نازانی عیبە بۆ تۆ ئەڵە دراوسەیەوە چی عیب شوورەی حافستان بێ وازانێ بۆ خواردن حافستان بێ یاخوا لەزای چا من دەبالێ یەکەم ڕۆژی لێر پادە بامایە نە بە قوربانەمم لە یەکەوە چیەکەی لێدا بەس وەڵی نییە بە خۆ دەزانیم لێرە نەبوو بۆ خدایە پشتم شکارە نانە تازەکە تەواو بوو بەخوا وا ئەمەزانە بەس برایەت وە الفاتحة ئەم برایە منیش بە فاتحە دەی یاخوا بەخێر بێ سەر و سەرچاو مەڵتان ناوا بێ باشە مەجید عیبە هاتوو بە برێ ئەوە کومرد باشەوە نەخۆش بەوە کورە براکەم تۆ هەر دیار نەبووی خۆ چاوم زۆر بۆ گێڕای سەعید ئەو سەمەدەی برایم هەزار ڕەحمە لەو خەبرەی بێ شەو و ڕۆژ باسی تۆیە کرد کورە من دەبالێ یەکەم ڕۆژی لێرکانەوە بەس ئەمە چ بکەم سەفەرم کرد بوو ئەوە تقریبا 15 ڕۆژم پێچوو نادەوە چی وایە ڕات چۆکم بەخوا ئەزایی چۆنە سەعید دوێنێ شەو هاتە خەو ماشەڵڵا ڕوخسارێکی جوان جاڵتایەکی بەدەست بوتم سەمەد ئەوە بۆ کوێ وتی وەڵاسم سەفەرەکەم ها دڵی خەبەریا بوو کوێرایی مەجیدایە دڵی خەبەریا بوو نورانی بوو نورانی بوو وەڵای تر وتم سەمە جادەیەم جانتایە و جوتی سەفەرەکەم سەفەری کرد وتم دەبا شەقەی ناکە هەر خۆ دەڕۆی بە تەنیا وتی نا سعید خۆشەویستترین برادرمە بێ سعید ناڕۆم وتی سعید دەبەم لەگەڵ خۆم نازانم وتی بێ ئەو ناڕۆم تۆ ناڵی برادری ژانی بە ژانیەوە کورەکەکە چار ڕۆژە دەیناسم چ برادر جاوە ئەملۆ لەگەری بچم ڕەکە خۆڵ تاکرد بە قۆڵی یەکە براڕۆ ئاوە بایبایتانە کرد ئەوە بایبایتانە کرد سەمەد برێ کورە دەخێر برێ یعنی سعیدیشی برد بردی لەگەڵ خۆی دەڵێم ڕەوە بەتون لە خەونمەوە نادەزانێ و معنای چێ و خەونە والله سعید چ لێ بشارەوە کاکە ڕاستی خەونشی تەزێنە کویان یعنی مادەم گوتی سعیدی لەگەڵ خۆ دەبەم ئەو توش هەندرس دنیای نمایە و دەچێوە بارەکە ئەو خوایە گەورە کورە دەوش کورە والله سعید کاکە ئەوە چەوەکە کورە سەدا لە چاو سەمەدی داری وەڵام لێ دەبات کاکە چیشی لەسەرم نا کاکەی جیان تۆ هاوڕێی خۆشەویستی کاکە هاوڕێی چ عاری چێ یا ڕەبی خو عافوی نەکاکەم بباتن کاکەی جیان بە قوربان دەبڕم بەلا ئیش و کاری خۆتانەوە برا منش ئیشم هەیە کاکە من دەڕۆم وەڵا بابا بمزانانش نهاتمە تازە وەڵا هاتیعەکەشم لۆ ناخینە یەخوا بەخێر یەخوا بەخێر حافیزتان بێ حافیزتان بێ ئەرە کاکە تۆش دەبڕۆ کاکە يكوني رنام نقود من حسب بۆ دەرەوە